بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. سلامي خواهي قورة لها ملايكتان ببينراني خوشيس وعزيز صلاوي خواهي قورة برشي بثر هم ملايكتان دا خواهي قورة مانجي رمضاني فيروز كاتا خير وبركات بوهم ملايكمان داوكارين لفروردگار بخاطرين او جوانكاني بخاطر اسم عظمي خوي ثبات مان پێ بەخشێ بەردەوامیمان پێ بەخشێ لەسەر طاعات و عیبادەت. هاتینە خزمەتی جەنابتان بۆ ئەوەی دەربارەی بەرنامەیەک لەم مانگە ڕەمەزانە پیرۆزەدا بە پشتیوانی پەروەردگار هەموو شەوێک سەعاتی 11 بە کاتژمێری 11 دێنە خزمەتتان بە ڕاستەوخۆی بە بەرنامەی عینوانی ئەوەی بە ناونیشانی ئەوەی کەوا پرسیار و وەڵام دەربارەی مانگی ڕەمەزانی پیرۆز. لە هەر کەسێک پرسیارێکی هەیە دەتوانێت پرسیارەکەی کاو بۆ ئێمە جوابی جەنابتان بدەینەوە لەم بەرنامە خنجیلە جوانەدا و هەر کەسێکش فریانەکەوت دەتوانێت بۆ پەیجەکەمان پرسیارەکەی بنێرێ بۆ ئەوەی کەوا بتوانین بینە ئەوەی کە ڕێگایەک دەرگایەکی خێر بۆ هەموو لایەکمان. ئێمە بابەتی خۆمان لە خزمەتی جەنابتاندا ئەم شەو یەکەم شەوی مانگی ڕەمەزانی پیرۆز کەس بینێ ڕۆژەکەیەتی و شەوش بیدایەتەکەیەتی کە دەستی پێ دەکەین ئەوەیە چەند پرسیارێ ئەەکەین و یان چەند بابەتێک دەربارەی ڕەمەزان باز دەکەین لە خزمەتی جەنابتانە ئینشاءالله. پێشەکی دەچینە سەر بابەتی ئەوەی ئێمە بابەتەکانمان نەفو دەست پێ دەکەین هەر کەسێکش پرسیارێکی دەتوانێت پرسیارەکەی بکە لە ناو بابەتەکەشدا بێ هەر جوابی دەدەینەوە چاوەڕێی پرسیاری جەنابتانین ئینشاءالله. هەر کەسێ پرسیارێکی هەبێ دەتوانێت پرسیارەکەی ئەنجام بدا ئینشاءالله. پێشەکی دەربارەی سەوم واتە ڕۆژوو لە مانای لوغەدا بە مانای چی هاتووە و لە مانای حکمی سیامش واتە حکمەتەکەی حکمەکەی چییە. یەکەمیان ئەوەیە پێناسەی ڕۆژوو بکەین ئەوەیە واتە پێی دەڵێن لە لوغەدا لە زاراوەی عەرەبیدا پێی دەڵێن ئەلیمساک واتە خۆگرتنەوە. خۆگرتنەوە بەڵام لە چی کە شەرعەن دەفەرمێ ئەلیمساک عن الإمساك عند المفطرات خۆت بگریتەوە لەسەر مفطرات من فجور من طلوع الفجر الثاني إلى غروب الشمس بالنية لكاتي بانگی بەیانیدا فجر دەردەچێ هەتا ئێوارە کە مەغریب ئەخۆر ئاوا دەبێت. ئینسان لەم چەند سەعاتە و چەند کاتەدا خۆی بگرێتەوە لە چی خۆی بگرێتەوە؟ مفطرات چیە لەیرەدا؟ خواردنەوە بۆ خۆی بگرێتەوە لە کاری سەرجێگا لەگەڵ خێزانیدا بۆ خۆی بگرێتەوە لەگەڵ لە قسەی حرام لە شتی خراپ ئەمانە بگرێتەوە. ئەمە پێی دەڵێن لە پێناسەی لوغەدا و لە شەرعدا ئەمەیان فەرمووە. حکمی سیام چییە؟ واتە ئایا ڕۆژوو چییە؟ ئایا لە شەری ئیسلامی پیرۆزدا ئایا واجبە سنەتە مندوبە؟ لەو حکمانە مانگی ڕەمەزانی پیرۆز واجبێکی شەرعیە لەسەر هەموو تاکێکی مسلمان کە بتوانێت ڕۆژوو بگرێت. چونکە ڕۆژووگرتن واجب نییە لە سەر هەموو کەسێک بەعام ئەگە تەماشاکەی، چونکە کەسێک کە نەتوانێت ڕۆژوو بگرێ واجب نییە، کەسێک سیحەتی تاو نەبێت. کەسێک دەتوانێت ڕۆژوو بگرێت بەڵام هۆکارێکیە سەبەبێکیە ڕۆژوو ناگرێت. بە تایبەتی لە چینی ئافرەتان کاتی ئافرەت شەرع هەموو شتەکان لادا و بڵێن شەرمێکی تیان نییە. ئەگەر ئافرەت لە پاکێتیان نەبێت دەتوانێت ڕۆژوو نەگرێت واتە لە حەیضا بێ نایگرێت. ئافرەت ئەگە دووجیان بێ زەرەری هەبێ نایگرێت. ئەو بابەتانە یانەبینی لە پیاواندا کابرا ئەگەر نەخۆش بێ نایگرێت. ئەمانە ئێلا بۆ کەسانێک کە بتوانێت و قودرەی هەبێ بەسەریدا. حکمەکەی واجبە ببەڵگەی چی؟ خوای پەروەردگارە فەرمێ یا ئەیها الذین آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم. وهتا ڕۆژوو مانگی ڕەمەزانی پیرۆز واجبە لەسەرتان وەک چۆن واجبووە لەسەر
قەومان و گەلانی پێشی ئەوە لعلكم تتقون بۆی لەخوا بترسن بگەڕنەوە بۆ لای پەروەردگار ڕۆژوو دەگرین بۆ ئەوەی نێزک بینەوە لەخوا خی گەورە ئەم واژبەی داناوە بۆی من و تۆ نێزک کاتەوە لە خۆی و بۆ ئەوەی بەم ڕێگایە بمان باتە باشت ئایا تۆ دەزانی ئەی موسڵمانی خۆشەویست بینەری ئەزیز ئێستا لەو کاتی کە ئەلان کراوە کە مانگی ڕەمەزانی پیرۆز کە ئیعلان کراوە دەرگای چی بەهەشت کراوەتەوە هەموو دەرگاکان هەرشتی بەڵام لە ناو دەرگاکاندا یەکێکا چی دەرگای چییە؟ دەرگای ڕۆژوانە دەرگای ئەلباب الڕیان ئەوانەی کە هان بە ڕۆژوو لە قیامەتا خوای پەروەردگار داوا ئەکا کێ هان بە ڕۆژوو بۆ خوای پەروەردگار ڕاست نەپا فەرموو با بچن لە ڕۆژوو لە دنیادا هیلاک بوون لە دنیادا ئەزیەتتان کێشا لەبەر ڕەزامەندی خوا گەرماتان کێشا برسێتیتان کێشا بۆ فەرمانی خوا جێبەجێکەن فەرموو ئەمڕۆ پاداشتەکەی وەردەگرن فەرموون هەستن بچن بۆ بەو دەرگایە بچنە باشتەوە ئەمە گەورەترین نیعمەتە بۆ من و تۆ کەوامان لێ بکە ئامادە بین لە پێناوی خوای پەروەردگاردا لە هەموو شتێکدا کە ئامادە بین ڕۆژەکانمان بە جوانی بگرین و هەموو ئەندامەکانمانش بە ڕۆژوو بێ ئەمە ئەوەیە کە چی کە واجبە لەسەرمان ئەگەر کەسێ بەبێ عوزر بیگرێ خۆی بخەڵەتێنێ زۆر جارەڵێ کلێم ژانەکە فڵانم ژانەکە بخوا ناتوانم ئەمانە ناخواتەوە موسڵمان ئازیزەکان ئیلا دکتۆرێک لەخوا بترسێ دکتۆرێک پێشدانی خۆی بجوولێ تۆش بشتە لای ئەم دکتۆرە بزانێ 100 زەرەری ڕۆژوو بۆت 100 نەکوا دکتۆرەکە خۆی ڕێزمەیە بۆ دکتۆران بۆ پزیشکان خۆی نوێژ نەکا خۆی ڕۆژوو نەگرێ ئیمانی بەخوا نەبێ ئەبێ چی جوابی تۆ بداتەوە بەڵکو کەسێک ڕوو لەخوا بێ ڕوو لە قاپی خوا بێ لێ بپرسی ئایا دکتۆر ئایا پزیشکی خۆشەویست من ڕۆژوو دەدەم ئایا بە تەکید بۆ دەرکەوت فەحست کە تەسیری لێ کردی ئەوە دەتوانی نەیگری پاشان بگرێتەوە ئەگە نەتوانی کەفارەتەکەوێت فەضائیلی ئەم مانگە شیرینە چییە؟ گەورەی ئەم مانگە شیرینە چییە؟ گەورەی ئەم مانگە شیرینە ئەوەیە خوای گەورە دایناوە تایبەتمەندی داناوە بۆ هەموو نەفسەکان و دوای ناوە بۆ ئەوەی ئەجر و پاداشتمان دەستکەوێ بلا حساب بلا حساب یعنی بە هیچ هۆکارێک خوای پەروەردگار پاداشتمان دەداتەوە و هەروەها و دعوەی ڕۆژوان خوای پەروەردگار لێوان وەردەگرێت وإن للصائم فرحتان ڕۆژوگران دوو خۆشیانەیە ئێمە تامۆدرۆی یەکێکمان کردووە بەڵام ئەوەکەی تر لەمە هەزار قات خۆشترە للصائم فرحتانی ئەوش ئەوەیە کە ئێواران چەندێ خۆشە تۆ فتار دەکەی بەڵام فکری ئەوە بکەرەوە لەمە خۆشتر لە چاوی ئەمەی کە من و تۆ دەیکەن ئێواران بە زگمان تێرەکەین دممان تەڕەکەین بەڵام چاویمان ئەم چاوێکی خوادایە پێمان خوا وعدی کردو هەرکیالی باش بێ لە قیامەتا بەم چاوە خوای گەورە ببینێ خوای گەورە من و تۆ هەمومان لەو کەسانە بکە وجوه يومئذ ناظرة إلى ربها ناظرة خوایە ئەو چاوی کە ها پێمانەوە بەر ئەو ئاەتە بکەوین کە خۆت باسی دەکەی و بەر ئەو کەسانەش کەوین کە لە قیامەتا دادەنیشین خوای گەورە پێمان دەڵێ بە ئەهلی باش دەڵێ ئەهلی باش چیتانەوێت ئەهلی باش دەڵێن خوایە ئەوە نیعمەتت داوە هیچ نەماوە بمان دەیتێ سوپاس و ستایشی تۆ دەکەین لەسەر ئەم ناز و نیعمەتە بەڵکو خوای پەروەردگار دەفەرمێن نەخێر نیعمەتێ ماوە ئەم نیعمەتانە لە چاویدا هیچ نییە ئەبێ و نیعمەتە چی بێ ئەو نیعمەتەیە من و تۆ ئێستا لەبەر خاتری ئەو هاین بە ڕۆژوو لەبەر خاتری ئەو گوناح ناکەین لەبەر خاتری ئەو نوێژەکەین لەبەر خاتری ئەو چاکەکەین لەبەر خاتری ئەو دووری لە حرام لە خراپە لە خراپەکاری لە هەمووی ئەو چییە بۆی بگەینە لیقای خۆشەویستی خۆمان خوای پەروەردگار خوای گەورە و کاتە کەوا پەردە لەسەر خۆی لە ئادا بۆیە مفەسیرین و لە ئەثەرا هاتووەڵێن ئەو مرۆڤانەی کە لە قیامەتە تەماشای خوای پەروەردگارەکەن 40 ساڵ ئەڵێن 40 ساڵ چاوێ یەک لەت ناپرکێنێ لە گەورە و عەزەمەتی خوای پەروەردگار خوایە لەو کەسانەمان کەی کە بینینی خۆ دەکەیتە نەسیبمان چونکە ئەمە گەورەترین نیعمەتە لە ڕەمەزان بۆیە پێغەمبەری خوا فەرمێ
بۆ ڕۆژوان دوو خۆشی هەیە خۆشی دنیا کە ڕۆژوو ئەشکێنین و ڕۆژوو قیامەت لە قیامەتە خوا پادەشتمان دەداتەوە بە بینینی خۆی یعنی هیچ پاداشتێک لەوە گەورەترینە لە باشدا خوای پەروەردگار چونکە ئێمە ئیسپاتێکین کە عەبدی خوای پەروەردگارین لە ڕەمەزاندا بە کردار بە ئاکار ئەنجامی دەین کە عیبادەتی خوای پەروەردگارەکەین و ئەفەرمێتشی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لفضائلي وإن للصيام يشفع للعبد يوم القيامة روجو لقيامتها ديش شفاعتك أبو من جو قال إخوايا أم بندي لباني هتا رب الرجو بخوايا أو شفاعتي لكم لبخاتي أو رجو بكباشتو لما قولتري يعني لتنغانا دا للروج قيامتها كسب رياي كسناكبه كسب رياي كسناكبه يوم يفر المرء من أخيه وأمه وأبيه وصاحبته وبنيه دايق لكراك باوك لكراك هموي أمانة ولو روجدا كسكتنا سي ولو روجدا كشفاعة البوكا روجو وبتعروها لجوري مانجي رمضاني بيروز أويا بوني دمي روجوان شنن أخوش استاجر كسك بيت بوني بانيس بين أبا روجو بوني دمي تيه ئەتوانی دقەیەک لەگەڵا گفتو بۆ بکەی یەکسەر ڕائەکەی حەوڵەدەی دوور کەویتۆری بەڵام لای خوای گەورە لە عەرشی پەروەردگار لە بۆنی مس خۆشترە الله چی عەزەمەتێکە ئەم بەندەیە وەری ئەگرێ لەبەر خاتری ڕۆژ و خاڵێکی تر لەوانەی ئەبێت وئین الصەوم جونەة ئەبێتە قەڵغان لە ئاگری دۆزەقت پارێزێ بەینی تۆ ئاگری دۆزەق ڕۆژوو دەکەوێتە بینی ڕۆژوو دەکەوێتە بینی تۆ ئاگری دۆزەق دیکەواتە مسلمانی ئازیز بینەری خۆشەویست ڕۆژەکە چوان بگرە با قەڵایەکی باشن بۆ دروستبێ لە بینی تۆ ئاگری دۆزەقتە چەنێ بتوانی ڕۆژەکە چاک بێ ئەوە قەڵاکەت محکەمە بێ ئەوە شەیطان ناتوانێ زەبەرت پێ بدا و ئاگری جەهەنەمش ناتوانێ تۆ بستێنی و خاڵێکی ترش ئەوەیە کەوتراوە لە گەورەی وأتفاريز يلاقري دوزخ وأن من صام يوما في سبيل الله باعد الله بذلك وجهه عن النار 70 خريفا حتى صال خواي قورا بيك روش يكروش لفيناوي خوادا بروجوبي خواي پروردگار حتى صال دور الدكاتوا لآقري دوزخ أي أجا 30 روش بروجوبي 30 روش ضربي حفتاب كان ئەمە پێغەمبەری خوا حەدیثەکە زۆر جار هاتووە بۆ سونەتێ ئەیجا ئەگەر ڕۆژی فەرز بێ یەک بە 700 یعنی هەر ڕۆژێک 700 مەڵێ هەفتا بڵێ 700 20 ڕۆژ بکە 700 بزان چەنێ ئەکا چەنێ لە ئاگری دۆزەخ تۆ دوورەکەویتەوە و خاڵێکی ترشەوەی ئینە فی الجەنەة بابن وتراوە وەکو کووتمان دەرگایەک پێ فڵن ڕەیان ئەو دەرگایە هیچ کەسێ ناچێتە نایەوە إلا أو كسانة بك بروجن لبرزا من دي خواهي پروردگار أم حمك فضائله لما نجي رمضاني في روزا أي باشا الرجو أما صوم رمضان شيء لا إسلامي في روزا القرآن دا آيتي خواهي پروردگار من باسك لخدمة جناب تانا أي لفرمودا آية أزاني الرجو يكي لفايا كان إسلاما بني الإسلام على الخمس إسلام بيش بايه هي یەکێ لەو پایانە چییە؟ ئەو پایانە ئەوەیە کە چییە؟ کە دیتە ناو ئیسلامەوە ڕۆژووە ئەبێ ئیمانت بە ڕۆژوو بێ و ئەبێ ڕۆژوش بگری لە بەڕەزامەندی خوا و هەروان نییە بڵێ کە تۆ شایەتمان بێنی بڵێ مسلمان و بیتر تەواو بەڵکو و ئەفەرمێ تێش فەرمویانە ئەو ڕۆژوو ئەو مانگەیەکە قورآنی دابەزیوە شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان وأو مانجيا وفيه ليلة القدر خير من 1000 شهر الله أكبر 1000 مانك لدو ساعاتك الشودة لسي ساعاتك الشودة لدى شوي آخر دا شوي تجاية أجر بيت نصيبي منه تو خواي قولا بحفتا كخواي قولا ل1000 مانك وكوي 1000 مانك بخواي پروردگار عبادت كردبه وهروها تشاك أذاني أم مانجا درقا كاني باش دكريتوا ودرقاكاني دوزغ دادخري وشيطانكان كوتو زنجير دكرين وصيامه يعدل صيام الشهر أشهرين وهر روجك بروي مانجك كخواي پروردگار كشي حسابي بدكا
ئەمە سێ بابەت بوو بە کورتی لە خزمەتی جەنابتاندا ڕۆژ و چییە و پاشان گەورەی ڕۆژ و ڕۆژوش ئایا لە قورئان و سنەتدا چییە. ئەگە پرسیارێکتان بێ پرسیارەکە وەڵام بدەینەوە، ئەگە پرسیارش نەبێ هەر کەسێ پرسیارێکی هەبێ دواتر بۆمان بنێرێ ئێمە لە خزمەتی جەنابتاندا بۆ دووبارە تکراری دەکەینەوە دەڵێن هەموو شەوێ بە ئیزنی خوا بە پشتیوانی پەروەردگار دێینە خزمەتتان. وای گەورە لە من و لەوەش قبوڵ بکە. وصلى الله على محمد وعلى آله وأصحابه أجمعين.